دەنگۆی هەیە کە ئەردۆگانی داگیرکەر ئەردۆگانی زاڵم ئەردۆگانی فاشیست کە ئەیەوێ پەلاماری ڕۆژئاوا بدا جارێکی تر و من لێرە داوا لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەکەم ئەگەر چی ناکۆکیێکی ناوخۆیی لە نێوان حیزبەکانی تری کوردستانیا هەیە تا ڕادەیەک ئەو ناکۆکیە بەلاوە بنێن و داواکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هەڵوێستێکی جدیان لەو بارەیەوە هەبێ بۆ پشتیوانیکردنی براکانمان لە ڕۆژئاوا و ببنە لەمپەرێک و بربەستێک لە بەرامبەر بەردەم جێبەجێکردنی ئەو پلانەی ئەردۆگان دژ بە ڕۆژئاوا. پێویستە لەسەر وڵاتانی زلهێز وەکو ئەمریکا، رووسیا، بریتانیا، فەرەنسا، ئەڵمانیا ئەو وڵاتە زلهێزانە کە بەدەنگ و بە تەنگەوەی ڕۆژئاوا بێن و جێی خۆشێتی کە هەرێمی کوردستان ڕۆڵێکی کارا و کاریگەری لەو بارەوە هەبێت لە ڕێگەی پەیوەندی دیبلۆماسیەکانی کە لەگەڵ وڵاتانی زلهێزە هەیەی کە کارێکی وا بکە ئەو پلانەی ئەردۆگان پوچەڵ بکاتەوە. ئەوەی هەیە ئێستا لە توێی خەباتی جیهانیدا ئەتوانین بڵێن بۆ کوردانی ئێمە خۆسەری ڕۆژئاوایە کە لە ئێستا هەموو پایەکانی مسۆگرەوە هەنێک لە وڵاتانی شپیان خۆشەکە ڕۆژئاوا خۆسەری خۆی بێ بێ بخاوەن خۆسەری خۆی، بەڵام دەوڵەتێک وەکو دژایەتیە کە لە هەمبەرەم نیەت و لە هەمبەرەم خواستەدا بوەستێتەوە تورکیایە ئەویش بۆ مەرامەی کە خۆسەری ڕۆژئاوا مەترسیە بۆ سەرەوە، بەڵام ئێمەی کورد هەمیشە هەروە بووینە و دوژمنی سەرەکیمانە بۆ، بەڵام خۆشبەختانە ئەوەی هەیە لە ئێستادا وڵاتانی وەکو رووسیا تەواو پشتیوانی ئەم حاڵەتەکەن و ئەمریکاش بە هەمان شێوە بە شێوەیەک لە شێوەکان نایەوێ ئەو دەست درێژانەی تورکیا زیاد بکات. بۆیە پێم وایە لە ئێستادا کاتی ئەوەیە ئێمە و کوردیش یەکدەنگی و یەکڕەنگی و یەک ریزی خۆمان ڕابگرین بۆ ئەوەی بتوانین خۆسەری ڕۆژئاوا وەکو خۆی جێبەجێ بکرێن و ئەوان بوونە خاوەن خۆسەری خۆیان کە لە بەرژەوەندی هەموو گەلانی کوردە لە هەر چوار پارچەی وڵاتی یاخود دەتوانین بڵین لە تەواوی جیهاندا. ئەمە بۆ خۆی جێگەی دڵخۆشیەوە من بەو هیوایەم کە دەوڵەتی تورکیاش بە خۆیدا بڕاتەوە و چیتر نەبێتە ڕێگر لە هەمبەر ئەو نیەتەوە ئەو عەزمەی کەوا کورد جەزمی کردووە و ئەوێ جێبەجێی ئەو داواکاریان ڕەوایە سروشتەی خۆی بکات. ئێمە لابێ لە بیرمان بچێت کە تورکیا بە هەموو شێوەیە گەردۆغان بەتایبەت هاتووە هێرشێکی ناڕەواوە ئەو بۆمبارانکردنەوە ئەو تۆپ بارانکردنەوە ئەوە ئەمە بەو نیەتەی کە سڕینەوەی کوردەوە نیەتی کوردەوە ئەیەوێت بە یەکجاری کورد بسڕێتەوە. ئێمە چونکە هەرگیز ئێمەی قبول نەکردووە هەرگیز ئێمەی پێ قبول ناکرێت، بۆیە ئەم نیەتەی هەیە لە بەری ئەوەی کە بتوانێت هەموو کورد لە ناو بدات و بۆ ئەوەی بێوێ کە ڕەگ و ڕیشەی کوردایەتی هەڵ نەهێڵێت. ئەو بڕیارانەی ڕژێمی ئۆردەغان و داودەستەکەی کە دەرەکرێ هیچ کاتێ لە بەرژەوەندی گەلی کوردستان نەبووە. دیسان ئەڵێم زۆر بەداخەوە کە لە سەردەمێکە وڵاتانی ئەوروپا زیاتر باسە ئازادی بیرروڕا، باس لە پاراستنی مافی مرۆڤ، باس لە مافی نەتەوەکانەکەن، هەموو پێشەلکانەی وڵاتی تورکیایکە هەموو وڵاتە گەورەکە بەهەش پێ وڵاتە حزمەکەی جیهان و بەنەتۆی کوردەکان شۆ بەرامبەر بە ڕژێمی تورکیا بێدەنگن. و دیسان ئەڵێم بەداخەوە لە هەرێمی کوردستانیش نەتوانراوە سوود لە حکوومەتی تورکیا وەکو دەراوسێک وەربگرێ، بەڵکو علاقاتی حزبی بەتەوکراوە، پەیوەندی حزبی بەتەوکراوە، ناحزبە بەتەوکردنی پەیوەندی شخصی بەتەوکراوە. دەکرا لە هەموو کاتێک لە ئەمڕۆ کورد لە زیاتر یەکدەنگ بووە، یەک هەڵوێز بووایە، چکە بە نەتیجە وڵاتی تورکیا و وڵاتی ئێران دۆستی کورد نین. لە ڕیفراندۆمە بینیمان چۆن سنوورەکان لێداخستین، چۆن هەڕەشیان لێکردن، واتە هەر کاتێ هەر حیزبێک هەر سەرکردەیەک لە هەرێمی کوردستان بەنیازی ئەو بێ بڵێ ڕۆژێک لە ڕۆژان تورکیا دۆستی ئێمەوە، تورکیا لە پشتێمەوە بێ بە پێچانەوە تورکیا خنجێرە زارایەکەی بە پشتی کورداکە. ئەو ڕوحەتە شۆڕژگێڕەی کە لە ناخی کوردانایە لە ڕۆژاوا هەروەها ناوێتی مافی کورد بدا، ئەوەی مافەکانی کورد پێشێل بکە، کورد وە مەترسی بۆ سەر دار و دەستەکە ڕۆژێمەکەی خۆی بینێ بە پێچانەوە کورد داوای مافی شارستانی بوونی خۆی، ماوەی ئازادی خۆی، مافی حەزاری بوونی خۆی لە هەڵبژاردەکان تورکای سەڵای خوڕقات و پێشێلکردنی مافی دەنگدەر ئەبینین هەدەپا چەندین کورسی پەرلەمانی لە ناو تورکیایە ئەبا. ئەمەواتە کورد حەزی لە خەباتی مەدەنیە، حەزی لە خەباتی دیموکراسی پێگۆژیانە، ئەوە ڕژێمی تورکیایە ئەو خەباتە ڕەتەکاتەوە هانی کوردەکان ئەدا کەوا پەنا بۆ هێرشی یاخود بۆ ڕوحێتی شۆڕژگێڕی بن
کە چەکە بەداخەوە ئەگەر تورکیا یەک تۆز دیموکراسی بێ تەسەڕۆکەم گەلی کورد لە تورکیا زۆر ماف بەدەست بێرێ.